سەرۆک ترامپ لە ڕۆژی دووشەمە فەرمانەکەی پێشووی بە هەندێک گۆڕانکاری نوێ کردەوە بۆ ڕێگەگرتن لە ڤیزادان بە هاوڵاتیانی ئێران، لیبیا، سوودان، سۆمالیا، سووریا و یەمەن. ئەم وڵاتانش هەمویان زۆرینەی دانیشتوانی موسڵمانن. لەم بڕیارەدا عێراقی تێدا نەماوە. گوتەبێژی کۆشکی سپی شان سپایسەر وێنەیەکی کاتی مۆرکردنی لەسەر تویتەر داناوە و ڕێگە نەدراوە بە ڕۆژنامەوانان و وێنەگرانی دەستگاکانی ڕاگەیاندن لەوێ بن. سێ ئەندامی کابینەی سەرۆک پاشان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە گوتیان ئەو فەرمانەی کە پێداچوونەوەی بەسەرداکراوە زۆر گرنگە بۆ ئاسایشی نیشتیمانی. بۆ هاوپەیمانان و هاوبەشەکانمان لە سەرانسەری جیهان تکایە تێبگەن لەوەی ئەم فەرمانە بەشێکە لە هەوڵە بەردەوامەکانمان بۆ بنبڕکردنی ئەو لاوازی کە تێڕستانی ڕادیکالی ئیسلامی دەتوانن بیقۆزنەوە بە مەبەستی کاولکاری. ئەم فەرمانە سەرۆکایەتیە هیچ کار ناکات سەر دانیشتوانی یاسایی یان هەر کەسێک کە ئێستاکە ڕێگەی پێدراوە بێتە ناو وڵاتەکەمانەوە. گەشتکردنی ئازاد بەبێ لێکۆڵینەوە مافێکی جیهانی نییە، بە تایبەتی کاتێک ئاسایشی نیشتیمانی دەکەوێتە مەترسیەوە. ئەم فەرمانە بۆ ماوەی 120 ڕۆژ هاتنی هەر پەنابەرێکی نوێ بۆ ناو ئەمریکا ڕادەگرێت. ئەم فەرمانە دەست بەجێ لەلایەن ژمارەیەک لە دیموکراتەکانی کۆنگرێسەوە ڕەخنەی لێگیرا و دەڵێن هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەوەی پێشووتردا. ئەمە بە ئاستان بۆیەکی نوێی هەمان ئۆتۆمبیل کراوەکە کار ناکات. گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن قەدەغەکردنی گەشتکردن کە پێداچوونەوەی بەسەرداکراوە بەردەوام فەرق و جیاوازی دەبێت دژ بە موسڵمانەکان بۆیە شتێکی نایاساییە. هەروەکو چاوەڕوامان دەکرد لە فەرمانی پێشووتر بەرتەسکتر کراوەتەوە و چەند گرفتەکی یاسایی لەسەر دانیشتوانی یاسایی کەم کراوەتەوە، بەڵام گرفتی ئاسایی دەستوری تیایدا چارەسەر نەکراوە کە لە فەرمانی یەکەمیش بینیمان ئەمەش جیاوازیکردنە لەسەر بنەمای ئاین. جا بۆیە ئێمە بەردەوام دەبین لە بربەرەکانی لەگەڵیدا. بەڵام عێراقیەکان بەم فەرمانە دڵخۆشن چونکە نێوی عێراق لە لیستەکەدا دەرکراوە و ڕێگا دەکاتەوە بۆ ئەو وەرگێڕانەی کە لەوێ یارمەتی ئەمریکایەکانیان داوە بێن بۆ ئەمریکا. شتێکی باشە کە ئێستا ئێمە دەتوانین بڕین بۆ ئەمریکا و خۆمان بسەلمێنین، پاشان بگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆمان و لەوێش خۆمان بسەلمێنین. بە ماوەیەکی کورت پاش دەرچوونی فەرمانە نوێیەکە خۆپیشاندان لە بەردەم کۆشکی سپی دەستی پێکرد. یەکێک لە خۆپیشاندەران تۆم پێرزی سەرۆکی نوێی کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکان بوو کە لەوێدا باسی لە تاوانبارکردنەکەی ئەم دوایانەی سەرۆکی پێشوو باراک ئۆباما کرد لەلایەن ترامپەوە. ئەمانە بەهۆی ئەوەیە کە سەرنج لاچێت لەسەر ئەو ڕاستی کە جێسەشن دەبێت دەربکرێت لەبەرەوەی لە دەمی سوێند خواردنی یاساییدا درۆی کردووە. ئەمە یەکێکە لە فێڵەکۆنەکان. هەفتەی ڕابردوو سەرۆک ترامپ لە زنجیرەیەک تویتدا سەرۆکی پێشوو باراک ئۆبامای تاوانبار کرد بەوەی چاودێری پەیوەندیە تەلەفۆنەکانی کردووە، بەڵام هیچ بەڵگەیەکی نەخستە ڕوو و پاشان کۆشکی سپیش داوای لە کۆنگرێس کرد کە لەو بارەیەوە لێکۆڵینەوە بکات. وتەبێژی سەرۆکی پێشوو بە توندی وەڵامی داوەتەوە دەڵێت بەبێ فەرمانی دادگا سەرۆک بە تەنها ناتوانێت فەرمانێکی لەو جۆرە بدات و داوای بەڵگەی کردووە. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.